بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو لەم بەشە لە بەرنامەکەمان و توێژێکمان هەیە لەگەڵ سەلام عەبدوڵڵا چالاکوانی کرێکاری و مەدەنی لە شاری خانەقین. هەروەک ئاگادارن لە ماوەی چەند مانگی ڕابردووە بۆنەی هێرشی درندانەی وەحشەکانی داعش بۆ سەر بەشێکی زۆر لە کوردستانی عێراق و لە خاکی عێراق جموجۆڵێکی جدی کەوتۆتە ناو چالاکوانانی سیاسی و کۆمەڵایەتی لەو وڵاتە و یەکێک لەو کەسانەی کە لەم بوارەیە دەست بەکار بووە و دیارە ماوەی بە پێی وتەی خۆی لە تەمەنی 16 ساڵەگیەوە دژ بە ڕژیمی باسی فاشیست و هەروەها دژ بە هەموو ناتەبایەکی سیاسی و کۆمەڵایەتی کە لە کوردستانی عێراقایە و لە بەعام لە عێراقا هەیە دژایەتی کردووە و ڕاوەستاوە و یەکێک لە کەسە ناسراوە و خۆشەویستەکانی خەڵکی خانەقینە. سەلام عەبدوڵڵامان لەگەڵا لە بەرنامەی ئەمڕۆ کە لەسەر جزئیاتێک لە سەر چالاکیەکانی لە شاری خانەقین و پێشرەفتەکانیان لەم بوارانەیە قساکەین کە سەرنجدانی بۆ ڕاکێشم. سەلام عەبدوڵڵا، سپاس دەکەین لەوەی کە بەشداریت کرد لە بەرنامەی ئەمڕۆیە. سپاس بۆیەوە بۆ بینەران. سەلام عەبدوڵڵا، ئەکرێ بە کورتی بۆمان بڵێ کە هەلومەرجێکی ئێستا لە خانەقینە موجودە هەیە و ئێوە لەگەڵ یا خەریکی کێشەن بۆ سازماندان و ڕێخستنی بەشە جۆراوجۆرەکانی توێژەکانی ئەو کۆمەلگایە کە لەوێ هەن لە کرێکار و زەحمەتکێشەوە تا خەڵکی مەدەنی، ئێوە خەریکی چین؟ من دوێنێ لە بناری بەمۆ خوشکێ گەڕامەوە لەوێ خەڵکی ئەو بنارە تێکۆشەرە لەگەڵ کرێکارەکان پێکەوە خەباتێکی بێوچانەکان دێش بە گەورەترین یەکێک لە گەورەترین کۆمپانیا نەوت و گازەکانی جیهان بە ناوی گازپرۆم گلۆبال، ئەو دوانە بەناوبانگن. لەلایەکەوە دانیشتوانی ئەو بنارە بۆ پاراستنی ژینگەی ناوچەکەیان، ئەمە هوشیاریەکی نوێیە لە ناو خەڵکی کوردستان، دژی کارکردنی ئەو کۆمپانیان لەو بنارە. لەلایەترەوە ئەو کۆمپانیایە خەڵکی ئەو بنارەی کوردستانە ناچار کردووە پاش تێپەڕبوونی 150 ساڵ لەسەر داخوازی کرێکارەکانی ئەمریکا بۆ 8 سەعات کار. ئێستا دووبارە ئێمە لەو بنارە بەرامبەر بە یەکێ لە گەورەترین کۆمپانیەکانی نەوت و گاز ڕاوەستین و بڵێن ئێمە ڕێتان پێ نادەین ڕۆژی 12 کاتژمێر کار بە کرێکارەکان بکەن. لە دنیاە 8 سەعات ئیشەکرێ، قبول ناکەین کرێکارەکان 6 یا 7 ڕۆژ ئیش بکەن، داواکەین لە هەفتەیە 5 ڕۆژ ئیش بکەن. قبول ناکەین بەبێ بیمەی کۆمەڵایەتی کرێکارەکان ئیشکەن. قبول ناکەین لە خۆتانەوە لەبەر هەرهۆیە بێ کرێکارەکان لەسەر ئیش دەرکەن. ئەم دوو خەباتە زۆر زۆر سەرکەوتوانە پێکەوە درێدراوە. چارەنووسی ژینگە کە سەرمایە ژینگە وێرانەکە لە وتی دامەزراندنی تا ئێستا، لەلایەتریشەوە گەرچی 150 ساڵ تێپەڕیوە لەسەر داخوازی کرێکارەکان و 8 سەعات کاتژمێر، ئێستا لە سایەی سیاسەتی لیبرالیزمی لە سایەی بازاری ئازاد مەرجی تازە سەپێراوە بەسەر کرێکارەکانی کوردستان و تەواوی جیهان بەوەی کە کۆمپانیەکان بە ئارەزوی خۆی بە مەرجی خۆیان ئیش بە کرێکارەکانەکەن. ئێمە حاڵحازر لەم ئاستە زۆر سەرقاڵین. لەلایەترەوە سەرقاڵین کە لە شاری خانەقی لە وتی داعش وەک هێزێکی وەحشی هاتۆتە پێشەوە لە ناوچەکەمان. ئێمە دەستمان کردووە بە دامەزراندنی هێزی بەرگری ملی، واتە خەڵکەکە دوور لە حزب و لایەن و مەزهەب و ئیدی ناسیۆنالیتێت. ئێمە پێکەوە هەڵمان داوە لە ناو شارەکە پاسەوانی ناوشار بکەین، کۆمەک کۆ بکەینەوە بۆ هێزی پێشمەرگە لە سەعدیە و جەلەولا. زۆر سەخستانە دژ بە چالاکی ڕاگەیاندنی ئەکرێ
کە لەلایەن داعشەوە بڵاوەکرێ گوایە مەسەڵەن بۆ نمونە یەکەم چالاکی ئێمە ئەوە بوو کە ئێمە بڵێن نەخێر جەلەولا بەدەست هێزی پێشمەرگەی کوردستانە ڕاگەیاندنی داعش عزە ڕافیدەین شەرقیە جەزیرە ئەوان پێکەوە ڕاستە و خۆیانە ڕاستە و خۆ درۆ بڵاوەکەنەوە ئەو جەنگە دەرونیەکە ئەیانەوێ بەسەر خەڵک بیسەپێنن ئێمە دژی وەستان لە ناوڕاستی شاری جەلەولا دروشمەکانی داعش الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله ئێمە و هێزی پێشمەرگە و ئاسایشەکان هەموو لەگەڵ خەڵکەکە پێکەوە سوتاندمان و سەلماندمان بۆ خەڵک کە جەلەولا بەدەست داعشەوە نییە بۆ نمونە هەروە دەستمان کرد لە دووهەم ڕۆژ خوێن بە هەڵمەتی خوێن بەخشین بۆ بریندارەکان بۆ سێهەم ڕۆژ دەستمان کرد بە کۆکردنی کۆمەک هێزی پێشمەرگە لە ئاستی خواردن و خواردنەوە بەباشی خزمەت نەکراون ئێمە هەوڵماندا ئەم کەلێنە پڕکەینەوە لە ناوڕاستی شار کەمپینێکمان بەڕێخست ئاو خواردنمان کۆ کردەوە و بۆ بەرەکان ئەمان برد هەر لەم کاتە ئاوارەیەکی زۆری ئەو ناوچەیە ڕویان کردە شاری خانەقین کە ئێستا ژمارەکەیان ئەگاتە 700,000 ئێمە دەستمان کرد بەوەی کە لە سەرەتا تۆپ بسکێت خواردنی سەرەتایی ئاوایی ئاو یان چتر بۆ ئامادەکەین بۆ ئاوارەکان بەڵام لەبەر ئەوەی ئێمە زانیمان ئەو هێزەمانە نییە بتوانین هەزاران ئاوارە ڕێک بخەین پێداویستەکانیان پڕ بکەین بۆیە لە ڕاستیە تۆزیە کنارمان گرت ڕێکخراوەکە مەحەلێکان لەسەر ئاستی کوردستان عێراق هەروە جیهانیەکان وەک یونیسێف سەلیب ئەحمەر خاچی سوور ئەمانە هاتنە پێشەوە و شایەتی ئەوە ئەدەم حتا ئەوەی کە پێیان کرا تا حدێکی باش خواردن خەیمەش شوێنی حەوانەوە ئاو توالێت مەرکزی ناوەندی تەندروستی بۆیان ئامادەکرا و هیوادارین باشتر خزمەت بکرێن سپاس دەکەم بۆ زانیاریە ئەگە ئیجازە بدەی ڕێگەم بدەی بچمە ورتر پرسیارەکەم کەسا دوو بابەتی گرنگت باس کرد سەرتا پێم خۆشە دەستخۆشانەتان لێ بکەم لەبەرەوەی کە لەم هەلومەرجەیە زۆر کەس پێی وایە چون داعش گرنگە کەواتە خەباتی کرێکاری ئێستا معنای نییە واز بێنن 8 ساعت کار چییە با 12 ساعتیش بکەن بەڵام ئەوەی دیارە ئێوە لەوێ نەتان هێشتووە لەگەڵ ئەو سێبەرە ڕەشەی کە ئێستا داعشەی هەوێت دایسەپێنە بەسەر مانتەقەکەیە و کۆمپانیاکانیش کاریان ئەوەیە کە وەک زەرۆ بکەونە گیانی خەڵک و خوێنی خەڵک بمژن و سەروەت و سامانی ئەوان بدزن بە دوو لاوە لێکام ئەوەی کە ئەمە سەروەتێکی گشتیە هی کۆمەڵایەتی و هی ئەو خەڵکەیە دووهەم خودی ئەو خەڵکە وەکو کرێکار و زەحمەتکێش ئەیان چەوسێنەوە ئیشی زیاییان پێەکەن ئێوە ئەتوانیت تۆزێ بە ورتر دەور و نەخشی ئەم کۆمپانیانە لەوەتێکی دەست بەکار بوون ئەمە باسی بۆ بینەرانمان بەڵێ من دەست پێش خەریم کرد لە ڕاستیە بۆ دامەزراندنی لیژنەی مافی کرێکار خەڵک شینگە و ساڵی پار دەستم پێ کرد بە سەردانی مەیدانی هەر لە شێواشۆک و تا کانی پەمۆ حەسیرە کوردەمیر قادرکەرەم شەواشۆک تا خورمەڵا لە لای دیبەگە کە سەر بە هەولێرە و بەرزنجە گوتم بە شێوەیەکی مەیدانی هەر لەگەڵ کرێکارەکان لەگەڵ بێکارەکان لەگەڵ ئەنجومەنی ئاوایەکان پەیوەندیم دروست کرد و هەوڵمدا لە خودی ئەو شوێنانە لەلایەن خودی کرێکار و ئەنجومەنی ئاوایەکان ئەنجومەن دروستکەم داخوازیەکی زۆریان هەیە زوڵمێکی زۆر هەیە لەو بارەیەوە ئەتوانم بە زۆر بە دوور و درێژی ڕەنگە پێویستی بە بەرنامەیەکی تایبەت بکە باس بکەم بە لێرە بە کورتی ئەڵێم ئەو مەرجانە کە ئێستا لە بناری بەمۆ جێبەجێکرێ دوور نییە لە مەرجی کارکردنی تەواوی کرێکارەکانی هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکان کرێکار ناچار کراوە 12 ساعت لە ڕۆژێک کاریشکە
لە هەفتەکە 7 ڕۆژ یان 6 ڕۆژ. ئەمە هەمووی بە ڤیدیۆ سەلماندوومە کرێکارەکان خۆیان باسیەکەن لە یوتیوبەکە ئەتوانن ئەوە پیشاندەن. جوتیارەکان خاوەن زەوی بە بەڵگەوە ئەی سەلمێنم کە جوتیاری هەژاری ئاوایەکان لە بەردەم کامیرە بشکۆلەکەی من ئەڵێن من خاوەن بیری نەوتم بەڵام تا ئێستا فلیسێک قەرەبوو نەکرامەوە. واتە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم کۆمپانیا بان ناسیۆنالانە ڕێکەوتون بە شێوەیە کە سامانەکەمان بدزن، ڕەنجی کرێکارمان بدزن، ژینگەمان پیسکەن. ئەمە بەرووبوومی پەیوەندی حکوومەتی هەرێمە بە کۆمپانیا بان ناسیۆنالەکان کە دەچێتە چوارچێوەی مەرجی کارکردن و ژیانی ڕۆژانەی خەڵک لە سایەی سیاسەتی لیبرالیزمی نێو بازاری ئازاد. ئەمڕۆ ئێمە لە بەرامبەر خەباتێکی چینایەتی و بەرگری لە ژینگەی کوردستان زۆر سەختین، بەڵام زۆر بەداخەوە لێرە بەڕاشکاوی ئەڵێم ئێمە وەک خەڵکی چەپ وەک کۆمونیست لە ساحەکە لامانداوە، خەمی ڕۆژانەی ژیانی خەڵک ناخۆین، خەریکی کاری مەحفەلین، لە ناو گروپەکان بۆ خۆمان دانیشتوین، لە نێوان خۆمان زۆربەی هەرە زۆرمان خەریک سوراعاتی لابەلاین، ئاگامان لە ژیانی ڕۆژانەی چینی خۆمان نییە و ناینە ساحەکە بۆ ئەوەی بەسەربەرزی بەرگریان لێ بکەین بتوانین ئەو پرۆسەیە بۆ پێشەوە بڵێن. بارودۆخی کرێکارانی کوردستان نەک تەنها لە زەکتۆری کۆمپانیەکانی نەوت و غاز بەڵکو لە زەکتەرەکانی تر لە بیناسازی لە کۆمپانیەکان لە کۆمپانیەکانی تری کۆمونیکاسیۆن تەلەفۆن و ئەنتەرنێت لە تەواوی زەکتەرەکان با بڵێن ئێستا باوی هینە سوپەرمارکتە بە مەرجێکی زۆر نەعادڵانە ئیش بە کرێکارەکانی کوردستان ئەکرێ. من ئەم بارودۆخە لە کۆنفرانسی بەهاری ئەم ساڵ بە ئامادەبوونی نوێنەرانی وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی، وەزارەتی سامانە سروشتەکان، نوێنەرانی سندیکای کرێکارانی کوردستان بەڕاشکاوی لە هەولێر پێیانم ڕاگەیاند کە ئەمە بارودۆخی نائینسانی سەپێرراو بەسەر کرێکار و جوتیارانی کوردستانە. ئەوان لە وەڵامدا ئەیانوت ئێمە ئاگامان لێ نییە، ئەمە گاڵتەجاریە بەخۆیان بە جەماوەری خەڵکی کوردستان بە کرێکارانەکەن، چونکە ممکن نییە سەلامێک لە ئاواییەکی کناری شاری خانەقین لەو دووریە ئاگاداری بارودۆخی کرێکاران و جوتیارانی کوردستان بێ لەو هەموو شوێنە 3 وەزارەت کە بە ملیارەها دۆلار خەرجەکەن ئاگایان لە بارودۆخی خەڵکەکە نەبێ، بە تایبەتی سندیکای کرێکاران. ئەوە سندیکای زەردی نەک هی دەسەڵاتدارە نەکی کرێکاران، ئەوان ئەبێ لا بدرێن. ئێمە ئەبێ بێین ڕۆژانە لە ناو کرێکارەکان حزورمان هەبێ و سندیکای کرێکاری خۆمان دروستکەین. ئێمە من زۆر ناڕەحەتم لەوەی کە ئێمە جددینین، ئێمە لە ناو خەڵکەکەنین. بێگومان پرسیار زۆرە لەم بوارەیە و حەزەکەین لە کاتیکەیە ئاگادارمان بکەیتەوە و مەجال بدەیت کە ئێمە وتوێژ لەگەڵ بکەین کە بە تایبەتی لەو بوارەیە کە خەباتی کرێکاران و هەلومەرجەکەتیان و دەستکەوتەکانیان و ئەو ناملایەتیانەی کە بەسەریەبەن تای بەسەربەن باسی بکەی زیاتر. ئەگەر ڕێگەم بدەی ئێستا بچینە سەر بەشێکی کە هەلومەرجێکی ئێستا لە کوردستانە بە ئام هاتوتە پێشەوە بۆ دژایەتی لەگەڵ یارمەتیم بدەی دواوشە لەو بارەیەوە بڵێم. ئێمە هەر بە ناوی ئەو لژنەی مافی کرێکار و خەڵک و ژینگەیە یاداشتمان نووسیوە بە داخوازی یەک بە یەکی ئەنجومەنی ئاوایەکان بە کرێکارەکان. بۆ نمونە لێرە لە گەرمیان پێشکەشمان بە ئیدارەی گەرمیان کرد بەڕێز سەڵاح کوێخا کە وەعدیدا بیگەێنێ بە وەزارەت، بەڵام بەداخەوە نە ئەم یاداشتە نە یاداشتەکانی تر کە پێشکەشمان کرد لەبارەی ناوچەکانی تر ئێستاش لە هیچ لایەنێ وەڵاممان وەرنەگرت. فەرمووم جا
فەرمووم بەشێکی شێوەیە کە پیان خۆش نییە ئەو شانە تەوان ببیستن چونەگەر بیبیسن یا بڵێ بیستومانە ئەبێ ڕێگە حەلیشی بۆ دۆزن کە لە ساڵحیان نییە ئەوان پارەوەرەگرن بۆی کە ئەوی شانە نەکەن لە سەبارەت بە ئەو چالاکیانەی تر کە کردوتانە دیارە هەنگاوێکی جددی و ئەمەلیتان هەڵگرتووە بۆ ئەوی کە ئێوە هێزێکی جەماوەری پێک بێنن ئەکرێت تەجربەکانتان باسکەن بۆ خەڵکی کوردستان لە باشەکانی تر بۆ نمونە لە کوردستانی ئێران لە شوێنەکانی کە جوان لە دەنگیەوەیە کە لەگەڵ ئەم هەلومەرجە تازەیە چۆن ئێوە بەرەو ڕووبوونەتەوە چەنە دەستکەوتان بۆ و بەرنامەتان چێ بۆ داهاتوو کارێکە نەخەی ئەمەی ئەم دەورێکی جدید لە دژاتی لەگەڵ داعش کە ئەم هەلومەرجە هاتووەتە پێشەوە کە ئێوە خەریکی ڕێخستنی هێزی مسلحی جەماوەرین خەریکی هێزی چەکدار پێگەێنن چۆن بەرگری بکەن لە خۆیان و لە کۆمەلگا و لە منفعەتی خوان و نەهێڵن سێبەری ڕەشی داعش و وەحشی گەریەکان بەسەر ئەو مەنتەقەی ئازاڵ بێت وەک لە سەرەتا شاوتم ئێمە لەگەڵ هێرشی داعش دەستمان کرد بە بانگەواز بۆ دامەزراندنی هێزی بەرگری ملی لە شاری خانەقین بەم شێوەیە بە شێوەی عملی لە ناوڕاست خانەقی گۆڕەپانی هەیە گۆڕەپانی کرندی ئێمە لەوێ بە سەماعە و بە خێوەت و بە بەیاننامە کۆبووینەوە کە هاریکاری بەرەی جەنگ دژ بە داعشەکەین دوور لە هیچ هەموو حزب و لایەنەکان هەوها بانگەوازی ئەم هێزی بەرگریەمانە کرد لە ڕاستیا خەڵکێکی زۆر پێشوازیان کرد بەڵام خەڵکەکە کە داوای ئەوەیانە کرد بێنە ڕیزمان داوای چەکیانە کرد ئێمەش وەکوتم هێزێکی مەدەنی ناو شارەکەین ئیمکاناتی تەسلیحی خەڵکەکەمان پێ نەبوو ئێمە ئەوان پێمان کرا خۆمان لە نێو خۆمان ژمارەیەکەوە 15-20 کەسین لە لیژنەکە توانیمان زیاد و کەم خۆمان چەکدار بکەین و خەڵکەکە نەمانتوانی چەکدارکەین ڕوومان لە حکوومەت کرد کە بتوانن چەکمان بدەنێ طبعا حکوومەت ئەوان ناتوانن و نیازیان نییە چەک بە ئێمە بدەن ئەوان ئەیانەوێ زیاتر چەک بەلایەنگیری خۆیان بدەن ئێمە هەوڵماندا لەم ئاستە گروپی جیاجای خۆمان دروستکەین بۆ نمونە ئەچوین خۆراکمان کۆ کردەوە ئەمان برد بۆ جەبهە لە ناو شار پاسەوانیمانە کرد لە ناو شار پەیوەندیمانە کرد بە خەڵکی تر بۆەوەی ئەوانیش لە ناوچەکانی خۆیان پاسەوانی سەر شەقامەکان بگەن بە شەو زۆر زۆر سەربەرزانە ئەو گەنجە بێ ئومێدانە بە خۆیان دەستپەشخەریانە کرد بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیانی خانەقی بپارێزن و لەسەر شەقامەکان تا بەیانی ئەمانەوە لەگەڵ ئەو دەست پێشخەریکردنە خەڵکی تر لایەنی تر و حزبەکانیش دەستیان کرد بە هەمان ئەو جۆرە چالاکیانە بە ژێر تەسیری ئەو دەست پێشخەری ئێمە خەڵکی تر لە لای خۆیەوە خواردنی ئەبرد بۆ بەرە گروپی دروستە کرد ئەچوون لە سەنگەرەکانی پێشەوەی دژ بە داعش پاسەوانیانە کرد ئەمە زۆر زۆر هەنگاوی بەرز بوو هێزی پێشمەرگە معنەویاتی بەرز بوو خەڵکەکە معنەویاتی ورەی بەرز بوو خەڵکی تر یعنی زۆر جێی شانازیە بۆ نمونە دایکان بە ڕێگای فەیسبوک ئێمە ژمارە تەلەفۆنمان دیارە پەیوەندیانە کرد یانوت ئێمە ئەمڕۆ بۆ نمونە خۆراکمان حازرە کردووە حەزەکەین یارمەتیمان بن بیبین بۆ جەبا ئیتر ئەوە بەشێ بوو کە بەڕاستی جێگای شانازی بوو لەلایە تریشەوە ئێمە خۆمان ئەو هەڵماندا ئەو پەیوەندیانە زیاتر بکەین لە چوارچێوەی دژایەتی ڕەگزپەرستی ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو خەڵکی کوردستان بەگشتی و خانەقین بە تایبەتی لە نەتەوە و ئاین و مەزهەبی جۆرا و زۆر جۆرا و جۆر ژیانمان بەسەر بردووە گیانی ڕەگەزپەرستی ڕاستەکەی ئەڵێم زۆر نامۆیە بەڵام بەداخەوە ئەبینم لە بەڕێگای ڕاگەیاندنەکان خەڵکانێکی قیزەوەن
بە تۆنی نازیەکانی ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵەندا و بریتانیا دێن عەقڵیەتی ڕەگەزپەرستی بچێنن لە ناو خەڵکەکە. لەگەڵ ئەوە ئێمە دەست و بردمان کرد بۆ ڕوبەڕووبوونەوە طبعاً بە ڕێگای ڕاگەیاندن ئیمکاناتی ڕاگەیاندن لە بەردەممان زۆر بەرتەسک بوو ڕویان ڕاگەیاندنەکانیش بەداخەوە ڕویان تێ نەکردین بەڵام ئێمە توانیمان بە ڕێگای فێسبوک و پەیوەندی تایبەتی هێرشێکی زۆر سەرکەوتوانەی لەسەر بکەین و لە سنووری خۆیان ڕایان بگرین. ئەمانە هاتن پروپاگەندەی دژایەتی عەرەبیانە کرد. ئێمە عەرەب دوشمنی ئێمە نییە بەڵکو عەقڵیەتی نەتەوەگەرایی فاشستی نازیەتی ئیسلامی توندڕە و دوشمنی خەڵکە نەک عەرەب وەک مرۆڤ. ئێمە لەیرە توانیمان بە خۆمان پشتیوانی تەواوی ئاوایەکان بکەین. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە خانەقی هەر هەمووی بەواجبی خۆی هەستان تا ئەو سنوورە ئەیتوانیان لە گشتی ئەوەی کە دڵخۆشکەر بوو ئاوایی عالیاوایە خودی هاوڵاتیانی ئاوایی عالیاوە جێگا خواردن هەموو پێداویستیەکان بە گوێرەی توانای خۆیان ئامادە کرد بۆ ئاوارەکان. ئەمە من بەخۆم و دائیمەن دووبارە یەکەم بە شانازیەوە باسی دانیشتوانی ئەو ئەوایەکەم. ئەو دەنگە ڕاستیە کە لە سلێمانی بەرزەو بوو لە کەناڵی ڕووداو هەمان شت بەرنامەیەکیان لەسەر ڕێخست لە کەلار کۆمەڵێک گەنج خۆپیشاندانیان کرد و لە هەولێر گەرچی پۆلیسی هەولێر قەدەغەی ئەو خۆپیشاندانە ڕاستیانە کرد بەڵام هەر خۆیان بە چاوقایمی خۆپیشاندانیان کردیش بە عەقڵیەتی ڕەگەزپەرستی بەرامبەر عەرەب. بەڵام خۆشبەختانە لەیرەوە ڕایەگەێنم کە ئەو عەقڵیاتە بەڕاستی شکێرا. هیچ کەس قبولی عەقڵیەتی ڕەگەزپەرستی نەکرد. ئەوەشان هەر یەکێک لە ئێمە ئەتوانێت شانازی بکە. تەنانەت من بە حکمی ئەوەی 25 ساڵ ژیام لە ئەڵمانیا باش ئاگادارم بە وردی لە خەباتی بە فاشیەت و ڕاسیزم لە ئەڵمانیا چالاکی خۆمم کردووە و باش ئاگادارم کە سەرەڕای ئەو مافانە کە بۆ ئاوارە لە ئەڵمانیا لە سوید لە بریتانیا دابین کراوە زیاد یاکەم بەڵام پەنابەران لەوێ ڕوبەڕووی وەحشیگەری گروپە نازی و فاشستەکان ئەبنەوە. خۆشبەختانە تا ئەمڕۆ ئەم ئاوا هیچ کەس هیچ ئاوارەیەک ناتوانێ بڵێ من لەبەر ئەوەی ئاوارەم تەعەدام لێکرا. ئەتوانم لێرەوە هیوادارم تۆمەتی ناسیۆنالیزم نەخەنە باڵمانەوە شانازی بەوە بکەم کە لەم ئاستە ئینسانیە ڕەفتاری ئێمە زۆر جوانترە لە ڕەفتاری با بڵێن ئەوەی کە ڕۆئەدا لە فەڕەنسا ئەڵمانیا یا وڵاتەکانی تر. دەستا خۆش بێ ئەوە دەوری کەسانێکی ڕووناکبیر ڕۆشنبیر و بە دەربەست ئەوانە کە ئینسان بۆیان ئەرزشی واقعی هەیە و سنوور ناناسێت لە حرمەت بۆ کەرامەتی ئینسانی تەبعا نەتوانێت دەوری نەقشی ببێت کە نەتەوە نەناسێت لە دفاع لە ئینسانیەت. سەلا عەبدوڵڵا مەجالمان کەم ماوە ئەتوانین یەک دوو پرسیاری تری وردن لێ بکەین لەسەر ئەوەی کە داهاتوو چۆن ئەبینن و چ پلان و پرۆژەیەکتان هەیە سەرڕای ئەوەی کە ئەحزابی حاکم لەوێ کە چەکدارن کە تیارن بە چەکێکی زۆر بەڵام چەکیان نەخسوتە اختیاری ئێوە کە بتوانن دەور و نەخشێکی جدیترتان ببێ. هەروەکو ئەبینین ئەزموونی کوبانی کە خۆشبەختانە هەتا ئێستاش نەیانتوانیوە دەستی بەسەرا بگرن کە ئێمە خەریکی ئەم مقابلەی لەگەڵ تۆ یا و توێژین بەڵام لە مەترسیایە بۆی کە ئێوە بەهێزتر بن ئەم ئەزمونەی کە لێ وەرگرن ئەتانێت چی بکەن وە لە هەمان کاتە لەبەرەوەی دەنگی لەبەرەوەی کە مەجالماکەمەمێ لەسەر ئێرانیش پرسیارەکە لێ بکەم کە دەور و نەخشی ئێران چییە لەو یۆروبەرە. لە ڕاستیە ئێمە باشی شتە زۆر ئەساسێک گرنگەکەمان نەکرد. لێرەوە ئەمەوێ
ڕای بگەێنم کە ئێستا لە ماوەی 15 ساڵی ڕابردوو هێرشێکی زۆر بەرپەرەوانی ئیمپریالیزمی عالەمی هەیە بەسەر ئەم ناوچەیە. ئێستا ئەبینین ئەو هێرشە زۆر سەخت و قرس و گرانتر بووە. ئەم جەبهەیە کە هەر لە لوبنانەوە دەستی پێکە تا سووریا، عێراق تا ئەفغانستان و ئۆکرانیا هێرشێکی بەرفراوانە لەسەر ئەم ناوچەیە بە حکمی ئەوەی ئەم ناوچەیە سەرچاوەی وزەیتایە، نەوت و غاز، گرنگترین ناوچەی ئستراتیژی ئەم بوارەیە. ئەم هێرشە ئێستا بەهێز بووە بەداخەوە. زۆر لە ڕاگەیاندنەکان بە هیچ شێوەیەک باسی ناکەن. حقیقەتی ئەم هجوومە ئیمپریالیستیە ئەوەیە کە زیلهێزەکان لە بینی خۆیان لە چوارچێوەی ناتۆ ڕێکەوتون بە سەرکردایەتی ئەمریکا، ئەڵمانیا، فەڕەنسا. ئەمان ئەم هێرشیانە کردووە و ئەتوانم بیسەلمێنم کە ئەم هجوومە بۆ ئەوەیە دووبارە ئەو ناوچانە کەواتی کاتی خۆی کۆلۆنیالیزم کرابوون ئێستا دووبارە ئەیانەوەیە کۆلۆنیالیزمی بکەنەوە لە هەموو ئاستێکەوە بە شێوەی عەسکەری. بەڕای من هەر چۆن ناتۆ و ئەمریکا کاتی خۆی قاعیدە و تاڵەبانیان بە هەموو شێوەیەک بەهێز کرد، ئەمڕۆ هاتن ئەزمموی خۆیان لەگەڵ قاعیدە و تاڵەبان لە سووریا و عێراق بە ئستنساخ بە کۆپی داعش پێشکەش بە ناوچەکە کرد و ئێستا ئەم وەحشیگەریە، ئەم سەربڕینە، ئەم شەڕ و شۆڕاکرێ و یەکەم بەرووبوومی وڵاتە ئیمپریالیستەکان ئەوەیە کە دەستیان کرد بە فرۆشتنی سەدان ملیارد دۆلار بۆ بە چەک. دووهەم حزوری تەواوی ئەم هێزە ئیمپریالیستیانە لە ناوچەکە. هەدەفەکە هەر لە لوبنانەوە ئەگرێ هەتا ئۆکرانیا. ئەوان وایان ڕایەگەێنن کە 3 ساڵ ئەخایێنێ، بەڵام لە ڕاستیە کاتێک تەمەشای کوبانیەکەین چۆن کچە بێئەزمونەکان کە ئەزمموی شەڕیان نییە مەشقی چەکداری عەسکەریان نەکردووە، چۆن ماوەی 4 مانگە ئێستا توانیویانە بە چەکی سووک کلاشینکۆف، RPG، دۆشکە ڕوبەڕووی داعش ببنەوە و بەسەر داعشا سەرکەون و نێڵن داعش بستێ لە شاری کوبانی نزیک بێتەوە. ئەم ئەزمونە تەواوی ڕاگەیاندنی وڵاتە ئیمپریالیستەکانی سەرشۆڕ کرد، بە درۆ خستەوە چۆن ئەتوانن خەڵکێکیەوەها بێ ئزمون و گەنج بەرامبەر داعش بگرن، بەڵام ڕاگەیاندنی ئیمپریالیستەکە ڕۆژ بەڕۆژ بۆ خەڵک ڕایەگەێنن کە داعش هێزێکی ترسناکە، هێزێکە هەڕەشە لە سووریا عێراق ناکە بەڵکو لە ناوچەکە و تەنانەت هێرشێکی بەرفراوانە لەسەر تەواوی جیهان. درۆکەن بژی کوبانی، بژی بەرخۆدانی کوبانی ئەوە لە باتی تەواوی مرۆڤایەتی، لە باتی تەواوی کۆمونیستەکانی جیهان، لە باتی تەواوی بزوتنەوەی کرێکاری و دیموکراتی و ئینسانی ئەمڕۆ دشت بە وەحشیگەری ئیسلامی خەباتەکەن و بە خوێنی خۆیان باجی ئەمە ئەدەن. ئێمە ئەبێ لە هەموو لایەکەوە بتوانین بە چەک بێ، بە پارە بێ، بە ڕاگەیاندن بێ، بە هەر ئیمکاناتێکە لە بەردەمان ئەبێ بەبێ هیچ مەرجێک لە پشتی خەباتی ستالینگراد، کوبانیگرادی عەظیم بوەستین و تا سەرشۆڕکردنی تەواوی بەرنامەی ئیمپریالیستی لە ناوچەکە. ئێمە پێویستە ئەمڕۆ بەرەی ئەنتی ئیمپریالیزم لە ناوچەکە دامەزرێنن. ئێمە ئەمەیە نقصانێکە لە ئێمەیە نەک لە بەرامبەرەکەمان. هێزی چەپ لە ناوچەکە کۆ نابێتەوە بۆ ڕەوبوونەوە، ئەبێت تەواوی ئەوەی خۆی بە چەپ و بە هێزی ئینسانی، بە دۆستی دیموکراتی حەقیقی ئەزانێ لە کۆنگرە لە ڕاگەیاندن بە چەک کۆ ببینەوە. ئەمە خاڵی هەرە گرنگی منە کە بمەوێ بە تەواوی کۆمونیستەکان و لایەنگرانی خەباتی حەقڕەوای خەڵک بیڵێم.
سپاس دەکەم سەلام عەبدوڵڵا کاتی بەرنامەکەمان تەواو بووە ئەگەر وەک ئاخرین وتا قسەیەکت هەیە شتێک لە قەڵەم کەوتووە و پێت وایە کابێ بوترێت لەم فرسەتە بیڵێ و حتمما بێگومان دێنەوە سوراغت و حەزەکەین کە ئاگادارمان بکەیتەوە لە ڕووداوەکانی خانقین و دەوروبەر و هەڵوێستەکەدا. دەست پێشخەری ئێوەکەم بۆ ئەم گفتوگۆیە هیوادارم ئەم جۆرە گفتوگوانە نەک تەنها لەگەڵ من زیاتر لەگەڵ خەڵکی چەپ لە کوردستان کە بە شێوەی عەمەلی کاری چالاکیەکەن ئێوەش بە بەخشکردنی بەگەیاندنی بەڕای گشتی گیان هەستم. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆیەوە. بینەرانی خۆشەویست ئەوەی کە بیستان و توێژی من بوو لەگەڵ سەلام عەبدوڵڵا چالاکی کرێکاری مەدەنی لە خانقین کە هەروە خۆی باسی کرد 25 ساڵ دانیشتووی ئەڵمانیا بۆ بەڵام ئێستا لە کوردستانە چالاکانە لەم بوارانەیە خەریکی فعالیەتە. سەرکەوتن بۆ سەلام عەبدوڵڵا و هەموو هاوکارەکانی ئاوەتە خوازین. سپاس بۆ ئێوەش کە بەشدارکە بینەری ئەم بەرنامەیە بوون لەگەڵ ئێمە.